بڕیارەکانی دادگای فیدراڵی مشتومڕی زۆری بە دوای خۆی داهێناوە، بە تایبەتی بڕیارەکانی ئەم دوایەی دەربارەی کورد هەروەها سونە لە عێراقدا. هەندێک وای لێکێنەوە کە ئەم بڕیارانەی دادگای فیدراڵی لایەنگریە بۆ گروپێکی دەستڕۆیشتووی دیاریکراو لە عێراقدا و دادگاکە زیادەڕۆیی لە دەسەڵاتەکانی خۆیان کردووە. لەسەر ئەم پرسە ئەیاد کاکەی پسپۆڕی یاسایی و دەستوری لە ستۆدیۆ لەگەڵمانە کاک ئەیاد بەخێر بی بۆ ستۆدیۆ کوردستان 24 دوێنێش ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان لە بەیاننامەیەکە ئاماژەی بۆ کرد کە دادگای فیدراڵی زیادەڕەوی لە دەسەڵاتەکانی خۆیان کات. ئێوەکو کەسێکی یاسایی لەسەر ئەم پرسە چی؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان، دارای ئێمە دەستخۆشی لە ئەنجومەنی دادوەری دەکەین، نەک هەر ئەنجومەنی دادوەری، ئەرچی هەموو موسسەکانی هەرێمی کوردستانە هەر یەکە و لە بواری خۆی، سندیکای پارێزەران، یەکێتی مافەروەران، ئەنجومەنی دادوەری، هەموو ئەو دەستە و ئەو کۆمەڵە و ئەو سندیکای یاسایانە دەبێت بە ئەرچی خۆیان هەستن. دیارە هەمومان بە ئاشکرا دەزانین ئێستا هێزێکی سیاسی لە عێراق بەداخەوە، زۆر بەداخەوە کە ئێمە چاومان لەوە بوو محکەمەی ئیتیحادی یاخود دادگای فیدراڵی ڕۆلی خۆی ببینی لە تەفسیری یاسایەکان، تەفسیری قوانین، نەک ئێستا ڕۆلی تەشریعی قوانین دەبینی کە بەداخەوە کەەوە بۆتە هۆی دڵگرانی ئێمە. و ئەگەر کاروا بڕوا من دەڵێم پەرلەمانی کوردستان نەبوونی باشترە، چونکە بە مەروری زەمان ئەگەر ئەو محکەمەیە بەو نەمەتە لەگەڵ ئێمە کار بکات، پەرلەمانی عێراقیش بێگومان، یعنی دەتوانم بڵێم ئەگەر سەیری ئامارەکان بکەن داتایەکانی دادگای ئیتیحادی لە 2005 داوای بینیوە، بەڵام لە 2023 323 داوای بینیوە، کەواتە یعنی دەوری دادگایەکی بەرایی بینیوە، دەوری دادگایەکی تیجاری بینی، ئەوەندە داوا دەبینێ. نابێ لە هەموو وڵاتێک دادگای ئیتیحادیەکان کەمترین داوایان هەیە. ئەوەش دەگەڕێتەوە بۆچی کاک عەمار؟ تێگەیشتنی خەڵکی ئێمە لە مەفهومی فیدرالی، یعنی تۆ ئەگەر دەوڵەتی موسساتی بوو، هەموو وەزارەت و هەموو کەسە سیاسی و یاسایەکانی تۆ لە دەستور تێگەیشت یاخود لە مەفهومی دەوڵەتی فیدرالی تێگەیشت، ئەوەندە پەنا نابردێت بەر محکەمەی ئیتیحادی. بە جۆرێک ئێستا محکەمەی ئیتیحادی وای لێ هاتووە هەموو ڕۆژێک چەندین داوایە و ئێمە کارگەیشتە ئەوەی کە هەفتەی چەند ڕۆژێک لە بەغدا بمێنەوە بۆ ئەو داوایانەی کە بەداخەوە ئەوە بەرەو شتێکمان دەبا کە ئەویش دەتوانم بڵێم کارکردن لەسەر بەهێزکردنی هەرێمی کوردستان و بچووکردنەوەی قوارەی هەرێمی کوردستان کە ئەوە خەونی دوژمنانە و ئێمە هەموو یەک دەست دەبی کار بکەین و بەرپەرچی ئەو لایەنانە بدەینەوە کە لە ڕووی یاساییەوە کە دەیانەوێت عێراق بەرەو ئاقارێکی تر ببن. ئێمە خەباتمان نەکرد بۆی ئێستا کە ئەوەی دەیبینین لە عێراق ڕوودەدا. باش کەواتەکرێ بڵێن دادگای فیدراڵی لە بری یەکلاییکردنەوەی ناکۆچیەکان بووەتە هۆکارێ بۆ دروستبوونی ناکۆچی. ئەوەی دەیبینین وە بێگومان دادگای فیدراڵی ئێستا بەشێک لە کێشەکان دەتوانم بڵێم هێزە سیاسیەکان دەیبەنە دادگای فیدراڵی و دادگای فیدراڵی بە پێی دەستور دادگاکە ئێستا بوونی ئەو دادگایە نادەستوریە کاک عەمار، ناکرێت لە دەستور باس لەوە دەکات دەڵێ بەشێک لە قازیەکان دادوەرەکان و بەشێک لە فوقەهای قانون، چەند فوقەها قانون لە ناو نۆ دادوەر دەبینی، بەڵکو هەمووی دادوەرە. بۆیە بە پێی دەستور و ئەم دادگایە بوونی ئەم دادگایە نادەستوریە بە شێوەی ئێستا کە هەیە و دەرچوونی بڕیارەکانیشی بە شێوەی ئێستا بێگومان ئەوە دەکەوتە قاڵبێکی نادەستوری. زۆر باشە. ئێوە لەوێن لە دادگا ئامادەبوونتان هەیە لە ژمارەیەک لە کەیس وەکو پارێزەر لە دەرەوەی دادگاکە سیاسیەکان زۆر قسە لەسەرەوەکەن کە ئەم دادگایە بڕیارەکانی سیاسیە، یعنی لایەنگری پێوە دیارە. ئێوە لەم سێوەتان کردووە لە ناو دادگاکە؟ کاک عەمار نمونەیەکی دادگات بۆ بێنەوە، ئێمە لە دادگای فیدراڵین، لە دادگای بازرگانین، لە دادگای بەراین، هێزە شیعەکان بە تایبەتی ئێستا بەرەیەکیان لە ئێمە کردوتەوە بەرەی یاسایی، دێن کار لەسەر ئەو شتانە دەکەن. بە نمونە ینی ئێستا داوایان کردو گرێبەستە نەوتیەکان هەڵبوەشێتەوە، بەڵام کە دی لە موازنە سیر دەکەی هەرێم ناچار کرایە بە 400,000 بەرمیل ڕۆژانە. من ئەو پرسیارم لە سەرۆکی ئەنجومەنی دادوەری عێراق کرد بە شایەدی بەڕێز وەزیری سامانە سروشتیەکان. گوتم جەنابی سەرۆکی ئەنجومەنی دادوەری، ناکرێت تۆ هەرێم ناچار بکەیت لە یاسای موازنە بە تەصدیرکردنی 400,000 بەرمیل، بەڵام دێوە لە محکەمەی تیجاری هەموو شەریکەکانی کۆمپانیا بیانیەکانی کە
وبەرهێنن لە کوردستان تۆ گرێبەستەکانی هەڵدەوەشێنەوە. خودی سەرۆکی ئەنجومەنی دادوەری گوتی ئەوە تەناقوزێکی زۆر گەورەیە و دەبێت ئەو شتە نەمێنێ کە تا ئێستاش ئەو بەر لە 2 ساڵە ئێمە ئەو قسەمان کردو تا ئێستا داواکان بەردەوامە لە محکەمە. هەر خودی سەرۆکی دادگای تیجاری ئەو جارە باسی لەوە کرد کە ئێمە لەو محکەمە ئامادە بووین بە تووڕێیەوە بە نوێنەری وەزارەتی نەوتی عێراقی وتی هێزە سیاسیەکان زۆر سەیرن تەنها محکەمە بەکاردێنن لەوە زیاتر ناشرینمان مەکەن ناکرێت ئێوە لە دەرەوە ئیتیفاق دەکەن پاشان محکەمە بەکاردێنن یعنی ئەو قسەی من نییە قسەی حاکم عەمارە کە دادوەری دادگای بازرگانیە لە کەرخ یعنی ئەو تەدەخولە دەتوانم بڵێم نەک عێراق کاک عەمار هەمومان دەزانین لە دەرەوەی عێراقەوە کار دەکرێت لەسەر بەهێزکردنی هەرێم و بچووکردنەوەی قوارەی هەرێم و خودی سەرۆکی حکوومەت هەمومان دەزانین ئەو کابینەیە دەستی کردە ئەوەی کە ئەو دەستانە ببڕی کە لە ڕووی گەندەڵیەوە لە ڕووی کۆمەڵێک نایاساییەوە بێگومان ئەوانش کاریان کردووە هەر لە ناو خودی محکەمە من دەستخۆشی لە برای بەڕێزم بەکەر حەمەستیق دەکەم کە داوایەکی تۆمار کرد لەسەر حکوومەتی هەرێم و لەسەر حکوومەتی بەغدا بەوەی چەند فەرمانبەرێک ئێمە دەڵێن موچەی فەرمانبەران ئەولەویەتە بەڵام لە هیچ لە دانیشتەکانی دادگا هێرشی نەکردە سەر حکوومەتی هەرێم و باسی لەوە نەکرد کە حکوومەتی هەرێم پێویستە ئیجراعاتی لەگەڵ بکرێت بەڵام ئەوانی ترکە هاتبوون بە نەفەسێک بۆ محکەمەی ئیتیحادی وەکو ئەوەی وابێ کە هەرێمی کوردستان داگیر کرابێ و هەرێمی کوردستان ئەو پەڕی نایاسایی بەکاربێنی هەمووشمان دەزانین کە هەموو ئەو مستحقاتانی حکوومەتی هەرێم هەیە کە ئێستا لە بەغدا و لە پرسیارێکی تریش بۆ نوێنەری سەرۆک وەزیران سەرۆکی دادگا پرسیاری لە من کرد گوتی ئێوە ڕازین ئەگەر عێراق بۆ خۆی موچەی فەرمانبەران ڕاستەوخۆ بدات تم جەنابی سەرۆکی دادگا دەستور ڕێگە نادا ئێمە قوارەیەکی دادپێنراوین چۆن دەبێت حکوومەتی عێراق بە پێی مادەی 1970 قوارەیەکی دانپێنراوی ئێمە بەر لە دەستوری عێراق هەبووین ناکرێ بە شێوەیەکی نایاسایی تۆبەی حکوومەتی عێراق دەست وەربدات لە کاروباری زۆر باشە مامەیاد ینی منەوەی قسە لە سەرۆکین کە هەرچەنە بابەتە تێکەڵەیەکی سیاسی و یاسایی بەڵام من ناچارم بچمە سەر ئەم پرسە پێت وانیە ئەوەی کە هەندێک لایەنی دەست ڕۆیشتوو لە عێراق بە تایبەتی لایەنە شیعیەکان ئەو هەوڵەی هەیان بوو بۆ هەموارکردنەوەی دەستور و گۆڕینی ئەو شێوازە حکومڕانیی لە عێراقا هەیە ئێستا لە لای دادگای فیدراڵیەوە هەوڵ بۆ ئەم کارە دەن چکە ئەویان پێ نەکرا بەڕاستی تا ئێستا پێیان نەکراوە بەڵام ئێستا دادگای فیدراڵی بەکاریان بۆ ئەم بابەتە هەندێک قسەمان گوێ لێ بێت لە دروستکردنی هەرێمی دیکە نابێت فیدراڵی قسە لەسەر بابەتی فیدراڵیەکەن لە عێراقا و گەڕانەوە بۆ مەرکەزیەت و ئەم شتانە پێت وایە دادگا کەوتووەتە ژێر کاریگەری ئەم بابەتە گەیشتە ترس کاک عەمار پێشتر ئەگەر شک و گومان هەبوو ئێستا ترسمان هەیە تەواو ینی من دەستخۆشی لە بەڕێز حاکم دادوەر عەبدوڕەحمان زێباری دەکەم و هەڵوێستێکی زۆر نیشتیمانی و نەتەوەیی بوو تۆ لەناو ئەو هەموو کێشەی بەغدابی و لەبەر چاوت ملەتەکەت وا برسی بکرێت دەسەڵاتی هەرێمەکەت بچووک بکرێتەوە تۆش دادوەربی لەو دادگایە ئەوە جێگەی دەستخۆشیە بۆیە ئەگەر ئێمەش وەکو هەرێمی کوردستان هەمومان هاوکاری بەڕێز سەرۆکی حکوومەت نەبین و هەرێمی کوردستان بە هەموو پێکهاتەکانەوە ئێمە حدێک بۆ محکەمەی ئیتیحادیدا نەنرێ لە ڕێگەی کۆمەڵگەی نێودەوڵەتی بێ ناکرێ بەو نەفەسەی ئێستا حکوومەتی ئیتیحادی کار بکە چکە کۆمەڵێک داوای تر لە ڕێگایە کاک عەمار ئەوان کار دەکەن ژووریان هەیە ئێستا ینی کۆمەڵێک شت حازر کراوە بۆ هەرێمی کوردستان هیچت لە پەرلەمانەکەت گەورەتر نەبوو هیچت لە کۆمەڵێک شتی تر گەورەتر نییە کە بەنیازێن هەرێمی کوردستان واڵێ بکەن ئەو قسەی من نییە قسەی موسەنا ئەمینە خۆ ئەو پارتی نییە ئەو دەڵێ حکوومەتی عێراق دەڵێ وەرن حکوومەتی هەرێمی کوردستانەکەت هەڵبوەشێنەوە تۆبە بکە لەو هەرێمەی کە هەیە ئامادەم نانت پێ بدەم ئایا هیچ تاکێکی هەرێمی کوردستان ئامادەیە بەو زەلیلی ئێمە بچینە بەغدا بۆیە ئەو ئەرچی هەمومانە ئەرچی سەرشانی هەمومانە و دادگای ئیتیحادی چۆن باسمان کرد لە قاڵبە یاسایەکەی خۆی دەرچووە بەداخەوە بە شێوەیەک بەکاردێنرێت کە زۆر ناشرین کرا و دادگایە لە دیدی خەڵکی بەڕێز یادکاکەی پسپۆڕی یاسایی و دەستوری زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانی جەناب.